ئەو خوشکەی من بردمانە دکتۆری بابم مابوو هەنجینێ بردمان دکتۆرێکی گوتی فتقی هەبوو زەرداوی هەبوو گوتی بە 3 ملیۆن لۆتان دەکەم ئەگەر دەریش چیتن. سلام علیکم. ئەو ڕۆکە بڕیارە بڕینی گەدە بۆ خوشکەکەم بکرێ خەبات هەتا دەمرین چاکەی نادێنەوەی کاک حاجی ڕزگار و کاک دکتۆر دلێر و هەتا دەمرین مەمنونیانین بۆ خێرخوازان خێرخواز یارمەتیان دە من دەمەوێت چیرۆکەی بجێڕمەوە. ئەو خوشکەی من بردمانە دکتۆری بابم مابوو هەنجینێ بردمان دکتۆرێکی گوتی فتقی هەبوو زەرداوی هەبوو گوتی بە 3 ملیۆن لۆتان دەکەم ئەگەر دەریش چیتن. هەتا دەمری مەمنونی کاک دلێرینە هاتینە خەستەخانەی مێهرەبانی بەبێ بەرامبەر لۆی کرد هەم فتقەکە هەم زراوەکە. ئێستاش بڕیارێماندا بڕینی گەدەی بۆ بکەین هەتا دەمری مەمنونیانی. ئەوە 6 ڕۆژ لە خەستەخانەیە بەبێ بەرامبەر کولفەکەش حاجی ڕزگار لۆی ئەوە کردیا دەست خۆشببووین لێ دەکەین ئیمە عایلەکەی مە هەموویەوە هەیە. ئێستا لۆ خێرخوازەکە ئەمش دەیکەم ئامادەم بیکەم ئەوە ژیان نییە. مەمنونین. بەتەمەنم حەسم لێیە تێخەوبم لە 6 شەوە ئەوە 2 شەو نووسیماویش بە جیازی باشان بچمەوە مارێ ئەو جیازەی لە چێ بینم ئەگە خێرخواز نەبیتن ناتوانم بنم بەڕاستی 6 ڕۆژە لێرەما تەنها بۆ جیازەی 2 شەو تێرخەوبمە بەخوا دەمەوێتم قەلبم سووک بێ و ئازاد بم لەو پشیتنجی عەمەلیاتی بکەم چابم وەکو خەڵک ژیانی بکەم. زۆر بێتاقەتم زۆر بێزاریش. خوای گەورە چالی بکاتە بەتەمای خوای چاوم لە قاپی خوای گەورەیە بکەمەوە سەر پێی خۆم و ئیتر وەکو خەڵک بژیم. بسم الله الرحمن الرحیم. دەستخۆشی لە خەستەخانە میهرەبانی دەکەم. بەڕاستی زۆر نەخۆش بووم عەمەلیاتێکی زۆر گەورەیان کردم هیوای سەرکەوتنیان لۆ دەخوازم بە تایبەتی دکتۆر دلێر کاک ڕزگار حاجی ڕزگار دکتۆری ئەیاد دکتۆر هیوا هەموو کارمەندان زۆر سپاسیان دەکەم. بەڕاستی زۆر بە منوە هیلاک بوون هەتا دەمرم قەرزاریانم. ئەوە سێم عەمەلیاتە دکتۆر دلێر لە بۆم بکە زراوی لە بۆم کردیە عەمەلیاتی فتقی لە بۆم کردیە ئەو عەمەلیاتی ئێمە حیدەشی لۆ کردیمە. ئەگەر دکتۆر دلێر نەبی خەستەخانە میهرەبان نەبی کەسە هەژارەکان ناتوانن خۆیان چارە سەرکەن. بەڕاستی زۆر سپاسی دەکەم خوای گەورە تەمەن درێژیان کە سپاسی یەکە بە یەکەیان دەکەم ئینشاڵڵا خوای گەورە تەمەن درێژیان دەکاتن. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم ئەو گەراجەی بدەنە دکتۆر دلێری. بەڕاستی جێ شانازیە ئەگەر بکەن دکتۆر دلێر شایانی هەموو شتەکە چمچی بە هەموو شێوەیەک یارمەتی هەژاران دەداتن. کاگومێت خۆشناوەرە سەخت ئەو گەراجەی بدە دکتۆر دلێری. داوا لە حکوومەتی دەکەین ئەو گەراجەی بداتە خەستەخانەی میهرەبانی. وەڵڵی باشترە بیداتە میهرەبانی باشترە. ئەگەنا بە گەراجەکەی لێ بستین تۆ بە قورئانی بسیارە بستە ناو مانە ڕاگری هەمارەکانی سعاز دەبن. ئێستا وها باشترە زۆر خزمەتی هاوڵاتیان دەکە و گەراجە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی